هاوڕێیان ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ ڤیدیۆیەکی زۆر کورتم ئامادە کردووە بۆتان بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت بەدوای هەلی کارە بگەڕێن لە کەنەدا. زۆر جار پرسیاری ئەوەم لێ ئەکرێت ئەڵێن کە ئێمە بەدوای کارێکە ئەگەڕین، کارەکە تەنها بۆ خەڵکی کەنەدایە و خەڵکی بیانی وەرناگرن. ئەی باشە چۆن بزانم ئەم کارە چانسی ئەوەم هەیە لەم کاری کە بەدوایە ئەگەڕێم وەربگیرم، لەبەرەوەی خاوەن کارەکە مۆڵەتی هەیە کارمەندێکی بیانی وەربگرێت، یاخود خاوەن کارەکە بە دڵنیاییەوە CV وەرەگرێت یاخود CV قبولەکات لە کەسێک کە لە دەرەوەی کەنەدا بێت. بۆیە لەم ڤیدیۆ زۆر بە کورتی باسی ئەوەتان بۆ ئەەکەم کە چۆن لە وێبسایتی جۆب بانک بەدوای ئەو کارانەیە بگەڕێن. ئێستا لە گوگل بنووسە جۆب بانک کەنەدا. ئەچینە سەر وێبسایتی سەرەکی جۆب بانک. لێرە لە وێبسایتی جۆب بانک کلیک بکە سەر ئەدڤانسد. دوایی وەرە خوارەوەی ئەم پێیجە. لێرە لە بەشی ئیمپلۆیمنت گروپ تەنها ئەمە هەڵبژێرە temporary foreign worker، یعنی کارمەندی بیانی بۆ ماوەیەکی کاتی. ئەنجا کلیک بکە سەر view results. ئەم کارانەی کە لەم لیستە ئەیبینی زۆربەیان کارمەندی بیانی وەرەگرن. بۆ نمونە ئەم ئیشە truck driver supervisor کە لە هەرێمی ئەلبێرتایە، بۆ کەسانەی کە شۆفێری بار هەڵگرن. وەرە خوارەوە نووسراوە this employer has applied for a labor market impact assessment، یعنی چی؟ یعنی ئەم خاوەنکارە تەقدیمی مۆڵەتی کردووە لە حکوومەتی کەنەدا کە کارمەندی بیانی وەربگرێت، یعنی ئەگەر کارمەندی کەنەدیان دەست نەکەوێت کارمەندی بیانی وەرەگرن. ئیتە خوارەوە سەیری داواکاریەکانەکەی. لێرە نووسراوە who can apply for this job Canadian citizen permanent residence لەگەڵ other candidates with or without a valid Canadian work permit، یعنی چی؟ یعنی ئەگەر تۆ لە دەرەوەی کەنەداش بی بەڵام ئەگەر بزانن ئەتوانی ئەم کارە جێبەجێ بکەیت و یاخود خبرەی ئیشت زۆر هەیە لە شۆفێری بار هەڵگری، ئەتوانی تەقدیم بکەیت. سیڤیەکەت ئەنێری بۆ ئەم ئیمێڵە. بەم جۆرە بەدوای کارێکە ئەگەڕێی کە کارمەندی بیانی وەربگرێت. ئەم ڤیدیۆ زۆر کورتە بەڵام تەنها ویستم بۆتان بووم کەمەوە کە چۆن ئەو کارانە ئەدۆزینەوە لە وێبسایتی جۆب بانک. ئینشەڵڵا بە ڤیدیۆی تازە ئەگەڕێمەوە لاتان لە داهاتوویەکی زۆر نزیک، بەڵام ئێستا هاوڕێیان ئەبێ بڕۆم. خواتان لەگەڵ و جەژنی ڕەمەزانتان پیرۆز.